بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز لە کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلەوە بە دیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی عەقڵت بەکاربێنە. بەڕێزان، عەقڵی مرۆڤ خەڵاتی خوای پەروەردگارە. عیبادەتەکان کە لەسەر بەندەی موسڵمان پێویست کراون یەکێک لە مەرجەکانیان عەقڵە. عەقڵ و ژیری خەڵاتی خوای پەروەردگارە، خۆشبەختی دنیا و قیامەتی پێوەیە. مرۆڤ کاتێکەوە عەقڵی نەبێ تەکلیفی شەرعیشی لەسەر نییە، عیبادەتەکانیشی لەسەر نین، یان کاتێک کە عەقڵی لەدەست دەدا پەنا بەخوای پەروەردگاری بەڕەحم و میهرەبان و ئەرحەم الراحیمین عیبادەتەکانیشی لەسەر لا دەبا. بۆیە لە ئیسلامی ئێمەدا هەموو مرۆڤێک ئەگەر ژیری هەبێ واتە لە دەستی نەدابێ، شێت نەبێ، نەبەخشرابێ، ئەم مرۆڤە پێویستە عەقڵی خۆی بەکاربێنێ و ئەم عەقڵە کە دیاری خوای پەروەردگارە نابێ هەر بە لۆکی بمێنێتەوە، ئینسان تا دەمرێ بەکاری نەهێ نابێ هەر خەڵک بیهێنێ و بیبە. وەیە لەم ئیسلامە پڕبەرەکەتەی ئێمەدا سێ شتمان هەیە. یەکەمیان ئەلئیجتیهاد. ئیجتیهاد واتە کۆششکردن و بەکارهێنانی عەقڵی خۆت بۆ تێگەیشتن لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا زۆر شت هەیە وەکو عەقیدە بە درێژی باس کراوە. هەندێک شت هەیە بە کورتی باس کراوە بەس کلیلەکەت دەداتێ. هەندێک شتیش هەیە پەروەردگار لێی بێدەنگ بووە واتە پێویست ناکاتەوە بە شوێنی دابڕۆی و پرسیاری لەبارەوە بکەی، دیارە پێویست نییە. ئیجتیهاد تێکۆشان ئەوەیە ئەم عەقڵەی خۆت بەو ئەندازەی کە توانات هەیە، زانستیشی لەگەڵدایە، هەوڵ دەدەی ماناکانی قورئان تێبگەی، لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێبگەی، وانە و دەرسی ژیانیان لێوەرگری. ئەگەر مرۆڤێک ئەم ئیجتیهادەی هەبێ و عەقڵ و ژیریەکەی ئەم زانست و زانیاریەی لەگەڵ بێ، ئەوەش زۆر شتێکی باشە. خۆی ئیجتیهاد بکە، خۆی بڕیار بدە، خۆی حوکمەکان وەرگرێ. بەڵام ئایا هەموو کەس توانای ئەوەی هەیە بەدڵنیاییەوە نەخێر. بۆیە دووەم حاڵەت کە زۆر بەمان دەگرێتەوە ئەلئیتیباعە، واتە شوێنکەوتن. شوێنکەوتن بۆ خۆت ئەوەیە خۆت بە ڕێگایەک نازانی، بەڵام بە دوای کەسێک دەکەوی کە ئەو بە ڕێگاکە دەزانێ. واتە تۆ خۆت شارەزای ئەم ڕێگایانی پێدا بڕۆی، بەڵام دڵنیایی لەوەی کە فڵان کەس شارەزای ئەم ڕێگایەیە، تۆ بە شوێن ئەوا دەڕۆی و دڵنیایی تەواوت هەیە کە ڕێگاکە هەڵە ناکەی، چونکە متمانت بە کەسێکەیە کە شوێنی کەوتووی ئیتیباعی ئەوت کردووە کە ئەو بە ڕێگاکە جوان دەزانێ. لەبەرەوەی لە بەڵگەکانی تێگەیشتووی، دووەم بەبەر چاوڕوونیەوە شوێنی کەوتووی. ئەم دوانە لە ئیسلامدا ڕەوان و ئیسلام ئەم دوانەی قبوڵە. یەکەمیان ئەلیجتیهاد، دووەمیان ئەلیتیباع. خۆت هەوڵ و تێکۆشان بدەی عەقڵ و زانیاری خۆت بەکاربێنی. ئەگەر ئەو توانایەت نەبوو، عەقڵت هەیە بەڵام زانستەکەت ئەوە نییە، خۆت تێبکۆشی، خۆت بە ڕێگاکە ناتوانانی لە خۆت ڕانابینی ئەم ڕێگایە تا ئەو سەر بەڕاستی پێدا بڕۆی و لاڕێ نەبی، حاڵەتی دووەم ئیتیباعە. شوێن کەسێک دەکەوی کە تەواوی متمانت پێیە، دەزانی بەڵگەیە، لە بەڵگەکانی گەیشتووی، ناک هەر کەسێ وتی وەرە شوێنم کەوە تۆ شوێنی بکەوی. نەخێر، ئیتیباع واتە بەبەر چاوڕوونیەوە بە شوێن کەسێکا دەڕۆی، لە بەڵگەکانی تێگەیشتووی و بە ئەو پەڕی متمانەوە، بە متمانەبوون بە بەڵگەکانیەوە بە شوێنیا دەڕۆی. ئەم دوانە ڕەوان لە ئیسلامدا، ئەم دوانە فەرمان پێکراون لە ئیسلامدا. حاڵەتی سێیەم ئەتەقلید. تەقلید ئەوەیە شوێن کەسێک بکەوی بەبێ ئەوەی بزانی لەسەر چ بناغەیەک ئەو شتەی گوتووە. شوێن کەسێک دەکەوی هەر قسەی کردووە، بەڵام بەڵگەی پێ نییە، بەڵگەکانی نیشان نەداوی، تۆش نازانی ئەو قسەیە بەڵگەدارە، ئەگەر بابەتەکە شەرعی بێ، ئایا بەڵگەدارە بە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر بابەتێکی پزیشکی بێ، ئایا ئەم کەسەی کەم قسەیە بۆ تۆ دەکا، تۆ بە شوێنی دەکەوی ئەم کەسە خۆی شارەزای زانستی پزیشکیە، ئایا کۆلێجی پزیشکی گشتی خوێندووە، ئایا پسپۆڕی ئەو بوارەیە، بۆردی هەیە لەو بوارەدا کەوا قسەی تێدا دەکا، ئەبێت تۆ بزانی ئەمە لەسەر بەڵگە قسە دەکا لە بواری پزیشکیدا. کەسێک بابەتێکت بۆ دەکاتەوە، بابەتێکی یاساییە کە تۆ بە شوێن ئەوە دەڕۆی تەقلیدی دەکەیەوە، ئایا
بەڵگەکانی لەبەر چاوە ئەم خۆی یاساناسە کۆلێجی یاسای خوێندووە ئایا مافناسێکە ئایا پارێزەرە ئایا دادوەرە لێکۆڵەری دادیە یان هەر لە خۆیەوە قسە لەسەر شت دەکا بۆیە تەقلید ئەوەیە شوێنی کەسێک بکەی بەبێ ئەوەی بزانی لەسەر چ بناغەیەک ئەو شتێک گوتووە یان کردووە هەر لە خۆتەوە شوێنی بکەوی ئەمە لە ئیسلامدا پێ دەوترێت چاولێکەری کوێرانە و ئەمە ناڕەوایە بۆیە لە هەموو بابەتەکانی دین و ژینماندا پێویستە بابەتێکی ئاینیت هەیە بابەتی نوێژە بابەتی ڕۆژووە بابەتی زەکاتە بابەتی حەج و عومرەیە بابەتی جەنگ و جیهادە بابەتی کڕین و فرۆشتنە بابەتی میراتە بابەتی شاهیدیە ئەمانە هەموویان پێویستە خۆت هەوڵ بدەیت لە قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکۆڵیەوە لە ڕێبازی پێغەمبەرەوە ئیجتیهاد بکەیت بەڵام ئایا وەکو یەکەم جار وتم هەموو کەس توانای ئەمەی هەیە بە دڵنیاییەوە نەخێت بۆیە دوای ئەوە ئیتیباعمان هەیە ئیتیباع واتە شوێنی کەسێک دەکەوی کە لە بواری ئاینیدا خۆی زانایە علومە شەرعیەکانی خوێندووە قوڵ بۆتەوە قاڵ بۆتەوە تیاندا مسەیتەرە بەسەر هەموو بابەتەکانی زمانی عەرەبیدا لە نەحو و سەرف و بەلاغە و منطق و ئەو بابەتە ئوسولی فقه و علومی تەفسیر و تەفسیری قورئان و علومی حەدیث و ئیستینباط لەو ئەحکامە شەرعیانە هەمووی بەرچاوڕوونە تۆ دەڵێی وەکو پارویەکی ئامادە وەکو کاکڵەیەکی گوێزی ئامادە خستوێتێ بەردەستم ئێمە زۆر بەمان ئیتیباع دەکەین ئەوە تا ئیتیباعی مەذهەبەکانین ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ وەکو مەذهەبی کوردی ئێمە ئەبوو حەنیفە ئیمام مالک ئیمام ئەحمەد و ئیمامە بەڕێزەکانی تر کە مەذهەبی خۆیان هەیە وەکو ئیبن حەزم بە ڕەحمەت بێ ئیبن تەیمیە ابن القەیم هەر یەکە لە بواری خۆیدا ئیجتیهاداتی تایبەتی خۆی هەیە و ئینسانەگە شوێنیان کەوێت دڵنیایە ئەمانە لەسەر بەڵگە قسەیان کردووە لە بواری دنیاییدا ئەو کەسەی شوێنی دەکەوی لە بواری پزیشکیدا کەسێک هات قسەی بووە کردی وتی ئەم نەخۆشیی تۆ ئەم دەرمانانە ئەم ڕێگایە باشە ئایا دەبێت بزانی ئەمە خۆی پزیشکە ئایا کۆلێجی پزیشکی خوێندووە ئەگەر هەر لە خۆ قسەی دەکرد ئەگەر زانستی پزیشکی خوێندە بوو خۆی پزیشک بوو بە قسەی بکەی باشە ئیتیباعە تۆ خۆت پزیشکنی بەڵام ئیتیباعی ئەو دەکەی بەڵام هەر کەسێ هات و خۆی لێکردی بە پزیشک تۆ شوێنی کەوی ئەمە پێ دەوترێت تەقلید ئەمە تووشی زۆر بەڵات دەکات وەکو کابراوان کاتی خۆی هەر لەسەر کتێب بوو بە پزیشک کتێبەکەی نووسرا بوو ئەلحەبەت السەوداء شیفاء ڕەشکە شیفایە بۆ هەندێک نەخۆشی بەڵام ئەم هات کتێبەکەی ئەو چاپەکەی ئەو یەک نقطەی زیاد کردبوو ئەلحەبەت السەوداء نووسرا بوو ئەلحەیەت السەوداء شیفاء بە کابرای وتی مارێکی ڕەش بێنە سەری لێ مەکەوە هەر هەمووی بخۆ بە کاڵی بیخۆ دەڵە شیفای تێدایە بۆ ئەم نەخۆشیێت ماریش کیسەکانی ناودەمی پڕ لە ژەهر حەبەت السەوداء بوو ڕەشکە لەگەڵ حەیەت السەوداء یەک نقطەی فەرقە لەگەڵ ماری ڕەشە هەر زۆریان فەرقە ئەوە گیایەکە ڕوەکێکە ئەمەشیان مارێکی ژەهراویە مارەکەی خوارد کوشتی بۆیە تەقلید ئەوەیە تۆ شوێن کەسێک دەکەوی لە بواری پزیشکیدا قسەت بۆ دەکا کە پسپۆڕ نییە بە هیلاک تا دەبە لە بوارێکە کە بواری یاساییە نابێت پرسێک بە هەڵ کەسێک بکەی کە خۆی هیچ کۆلێجێکی یاسایی نەخوێندووە هیچ پسپۆڕێکی یاسایی نییە هیچ پارێزەریەکی نەکردووە پسپۆڕی ئەو بوارە نییە ئەو فتوات بۆ بدا و شوێنی بکەوی تەقلیدە شوێرانەیە بە هیلاک تا دەبە بە سەهود دەبە کەواتە هەم بۆ دین هەم بۆ ژین چاولێکردنی کوێرانە بە شوێن هەموو کەسکەوتن بەبێ ئەوەی پسپۆڕی ئەو بوارە بێ بەبێ ئەوەی ئاگادار بیکە ئەم پسپۆڕە و شارەزایە و بە بەڵگەوی زانستی و شەرعی قسەت بۆ دەکا ئەمان لە ئیسلامی ئێمەدا حرامە کەواتە ئیسلام فێری کردین هەر لە خۆوە شوێن کەس مەکەوە کە نازانی بۆ ڕێیەدا دەڕوا یان مەبەستی چییە کە بۆ ڕێگایەدا دەڕوا لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا لە 5 سوورەتدا سەرزەنشتی کافرەکانی کردووە کە شوێرانە شوێن کوفر و شیرکی باب و باپیرانیان کەوتون لە سوورەتی ئەلبەقەرە لە ئایەتی 170دا دووەم لە سوورەتی ئەلمائیدە لە ئایەتی 104دا سێم لە سوورەتی ئەلعەراف لە ئایەتی 28دا پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی ئەلەحزابدا چوارەم لە سوورەتی ئەلەحزابدا لە ئایەتی 67 بۆ 68 دەفەرمێ
وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل ربنا آتهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا. ئەوانە کە دەچنە جەهەنەمەوە دەڵێن پەروەردگارە ئێمە گوێڕایەڵ بووین، شوێرانە شوێنی بەرپرسەکان و گەورەکانی خۆمان کەوتین، ئەوانیش بەڕاستی گومڕایان کردین، ڕێگایان لێ بزر کردین. پەروەردگارە داوات لێ دەکەین لە تۆڵەی ئەوەدا کە ئێمەیان سەرگەردان کرد، هەم تاوانی خۆیان هەم تاوانی سەرگەردانکردنی ئێمە کە شوێرانە ئێمە شوێنیان کەوتین دووچەندانە عەزابی جەهەنەمیان بۆ زادکە و خوا لە لعنەتیان لێ بکە، لعنەتێکی گەورە و لە ڕەحمی خۆ دووریان خەوە. کەواتە ئەمانە لە جەهەنەمە ئایا ئەم قسەیە شەفاعەتیان بۆ دەکا؟ نەخێر. بڵێن خوا ئێمە نەمانزانی فڵان کەس ئێمەی گومڕا کرد، فڵان کەس ئێمەی بێدین کرد، فڵان کەس قسەی بۆ ئێمە کرد کەوا پەیامی خوا ڕاز نییە، فڵان کەس قسەی بۆ ئێمە کرد کە دین بەس بەینی خۆت و خوایە. پێویست ناکات دین تەداخولی ژیانی مرۆڤەکان بکە، دین بۆ خوا و بازار و سیاسەت بۆ خەڵک. ئێمەش بڕوامان پێکرد بە شوێنی کەوتین و گومڕا بووین، یان کەسێک مولحید بوو نەعوذ بالله، ئێمەی گومڕا کرد کە خوا نییە، کە ئەم گەردونە هەر لە خۆیەوە دروست بووە، کە ئێمە بەڕێکەوە دروست بووین، کە مردن کۆتایی بە ژیانی مرۆڤ دێنێ و زیندوو بوونەوەیەک و لێپرسینەوە حیساب و باشت و دۆزەخ درۆیە و نییە. ئەم کەسانە لە جەهەنەمە هەرچەند هاوار دەکەن خوا ئەوانە ئێمەیان گومڕا کرد، خوا دوو چەندانەی ئێمە سزایان بدە. بەڵام ئەم قسەیە نایخوا، ئەوانەی کە ئەوانیان گومڕا کردووە سزای قورسی خۆیانیان هەیە، بەڵام ئەو کەسانەی شوێنیان کەوتبوون ئێستا لەوێ داندەنێن بە هەڵی خۆیاندا، تازە شکواکەیان ناڵینەکەیان داواکاریەکەیان سوودێکیان پێ ناگەیەنێ. بۆیە قورئان دەفەرمێت دەبوایە چاوت بکردایەوە لە دنیادا شوێنی نەکەوتیایە، نەک کە چوویتە جەهەنەمەوە ئەمجا ڕاستیەکانت بۆ دەرکەوتن دام بە هەڵی خۆتا بنەی. پێنجەم لە سوورەتی ئەز-زوخروفدا دەفەرمێ، لە سوورەتی ئەز-زوخروف لە ئایەتی 22دا قالوا إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مهتدون. دەڵێن ئێمە باب و باپیرانی خۆمان ئاوا دەبینی لەسەر ئەم ڕێبازە و ئێمە بە شوێن ئاثاریهم مهتدون، ئێمە بە شوێن ڕێگاکانی ئەوان بە شوێن پێی ئەواندا ڕۆیشتین. سەیریکە مهتدون ناڵێن متتەبیعون. وشەکانی قورئان سەیریکە چەند وردن، واتە ئێمە نەمان دەزانی بەڵگەیان چییە. ئەگە بیوتیان متتەبیعون واتە لەسەر بەڵگە شوێنیان کەوتین. نەوەڵە باب و باپیری ئێمە بتیان دەپەرست، ئێمەش چاومان لە باوکمان بوو، باپیری باوکیشمان چاوی لە باپیرمان کرد بوو، دایکمان چاوی لە نەنەمان کرد بوو، نەنەمان چاوی لە نەنە گەورەمان کرد بوو کە ئەمە بتێکیان لە ماڵەوە دانابوو بەخوایان دەزانوی لێ دەپاڕانەوە و چاوەڕێی نەفع و زەڕیان لێ دەکرد. ئێمەش مهتدون ڕێک بە شوێنی ئەوان کەوتین، ومانزانی ئەوە ڕێگا ڕاستەکەیە. یان وئینا عەلی ئاثارهم مقتدون، لە شوێنێکی تری قورئانە هاتووە وئینا عەلی ئاثارهم مقتدون، ئێمەش ئیقتیدامان بەوان کرد. ئەم تەقلیدە شوێن پێ هەڵگرتنە بەبێ ئەوەی بەڵگە و بەرچاوڕۆشنیت هەبێ چاو لێ بە هیلاکیا بردن، ئەمانەی بردە جەهەنەمەوە. وتیان ئێمە لەسەر شوێنی ئاینی باب و باپیرانمانین، بەڵام باب و باپیرانیشان بەبێ بەڵگە شوێن کەوتبوون. کەواتە بە کوردی و بە پوختی شوێن هیچ کەسێک مەکەوە بەبێ ئەوەی بزانی قسەکەی یان کردەوەکەی هەڵقوڵاوی وەحیە، وحی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، هەڵقوڵاوی عەقڵە، لەسەر بنەمای عەقڵ و ژیری و لۆژیک و ئەزموونی ژیان ئەم قسەیەت پێ دەڵێ. شوێن کەسێک مەکەوە بەبێ ئەوەی بزانی قسەکەی هەڵقوڵاوی زانیاری و زانستە، لە ڕووی زانستیەوە پزیشکیە، یاساییە، ئەندازیاریە، لە ڕووی زانستەوە ئەم قسەیەت بۆ دەکات. ئەگە غەیری ئەوە قسەکەی هەڵقوڵاوی وەحی نەبوو، هەڵقوڵاوی عەقڵ و زانست نەبوو، هەڵقوڵاوی زانست و زانیاری نەبوو، شوێنی کەوتی دڵنیابە ئەوە تۆ عەقڵی خۆت داخستووە. عەقڵت بەداخەوە زۆر کەسەیە عەقڵی 0 کیلۆمەترە، 0 کیلۆمەتر بەکار نەهاتووە، هەر قسەیەکیان پێوت شوێن کەوت، شوێنی هەموو بالوەرە و بانگەوازێک کەوت، جوابی هەموو بانگێکی دایەوە، بە هەموو ڕێگایەکە کەوتیان وەرە بە ئێرەدا بڕۆ ڕۆیشت.
هەموو ڕۆژێک شانی پەیژە بوو بۆ هەڵگرتنی کۆمەڵە خەڵک و بەرزکردنەوەیان وەختێکیش بەنجەکە بەریدا ئەمجا پەنجەی پەشیمانی گەزی نەخێر ئەم عەقڵەی کە خوای پەروەردگار پێی داوی بەکاری بێنە کە خۆت ئیجتیهادت پێ نەکرا تکایە شوێن کەسێک مەکەوە کە بە باڵگەی قورئان بە باڵگەی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە باڵگەی عەقڵ و ئەزموون بە باڵگەی زانست و زانیاری قسەت بۆ ناکە ئەمانەی نییە و لە خۆی دەکا بە مامۆستا لە تۆ خۆتی لێ بپارێزە ساڵمان و ستەمکاران بەردەوام بەوە ماون کە شوێن کەوتوانیان هەر کوێرانە شوێنیان کەوتون لە زانایەکیان پرسی شێر لە هەموو کەس بێعاقڵترە فەرمووی من باع ئاخرەتەه بدونیاه هەر کەسێک قیامەتی خۆی بفرۆشێ بە دنیا لە پێناوی ئەم ژیانە کورت و کەمەی دنیا زۆ بەسەر چووەدا قیامەتی خۆی وێرانکە واز لە قیامەتی خۆی بێنێ وترە ئەی چێ لەو کەسە بێعاقڵترە لەویش بێعاقڵتر هەیە فەرمووی بەڵێ وتیان چێ فەرمووی من باع ئاخرەتەه بدنیا غەیریه کەسێک قیامەتی خۆی وێرانکە خۆی لە بەهەش مەحرومکە خۆی بخاتە مستحقی جەهەنەمەوە بەکارە نالەبارەکانی لە پێناوی ئەوەشدا ناخۆی ژیانی خۆش بێ لە پێناوی ئەوەدا خەڵکێکی تر ژیانی خۆش بێ ئەمە لەوەی تریش بێعەقڵترە بێعەقڵە و کەسەی عەقڵی سوودی لە عەقڵی نەبینیوە جا حەز دەکات با شەهادەی هەبێ با ناو ناوبانگی هەبێ با پلە و پۆستی هەبێ بەخوا بێعەقڵە ئەو کەسەی کەوا قیامەتی خۆی وێران دەکا لە پێناوی چێژێکی کەمی ئەم دنیاەدا بەڵام لەو بێعەقڵتر ئەو کەسەیە دوولەڕی جەنابتان ئەو کەسەیە کەوا باع ئاخرەتەه بدنیا غەیریه قیامەتی خۆی وێران دەکا خۆی لە بەهەش مەحروم دەکا خۆی لە بینینی خوای پەروەردگار مەحروم دەکا خۆی لە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێبەش دەکا خۆی لە بەهەشتە نەبراوەکە مەحروم دەکا بێبەش دەکا لەبەر چی لەبەر ئەوە ناخۆی ژیانی خۆش بێ لەبەر ئەوەی ژیانی فڵان کەس خۆش بێ قیامەتی خۆی بە قوربانی دنیای خەڵک دەکا ئەمە عەقڵی هەر نییە ئیتر با خۆی بە هەر شتێک بزانێت ژنان عەقڵیان زۆر بەهێزە زۆر جار لە کوردەواری ئێمەدا لە لای هەندێک کولتوری گەلاندا وا دەزانرێ کە پیا و عەقڵی بەهێزترە بەڵام لە قورئان داوا نییە لە قورئاندا خوای پەروەردگار ستایشی ڕۆڵی عەقڵی ئافرەتانی کردووە کە دەفەرمێ ژنان عەقڵیان زۆر بەهێزە ئافرەتان کەم عەقڵ نین یان وەکو باسم کرد دەوترێ لە پەندی کوردیدا ئافرەتان عەقڵیان لە کۆشیاندایە کە هەستان دەکەوێتە خوارەوە لە قورئاندا بە پێچەوانەوە ئافرەتانیش وەکو پیاوانوان ئایا هەموو پیاوێک خاوەنی عەقڵ و ژیریە بە دڵنیاییەوە نەخێر ئایا هەموو ئافرەتێکیش خاوەنی عەقڵ و ژیریە بە دڵنیاییەوە نەخێر بەڵام چۆن لە ناو پیاواندا پیاوانێکی وەکو بەڕێستان ئەزموندار و عاقڵ و ژیر و بە تەجروبە هەن و قسەکانیان وەکو نەقشی سەربەرد وایە ئێستا پەندی پێشینانی کوردیمان هەیە بەشێکی زۆر لە پەندە پێشینەکان ڕێک دێنەوە لەگەڵ قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم قسەی ئافرەتانیش بە هەمان شێوەیە بەشێکی زۆریش لە ئافرەتان قسەکانیان لێوەردەگیرێ قورئانی پڕبەرەکەت و بەخشش بەڵگە دێنێتەوە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا بەڵگە لەسەر ئەوە دێنێتەوە کە قورئان پێمان دەڵێ عەقڵی ئافرەتان هیچی کەمتر نییە لە عەقڵی پیاوان و لە هەندێک شوێندا عەقڵی بەڕێوەبردنی پیاوان گەلانێکی لەناو بردووە بەڵام عەقڵی ئیداری و بەڕێوەبردنی وڵات لەلایەن ئافرەتێکەوە گەلێکی بەختەوەر کردووە لە سوورەتی ئەلقەسەس لە ئایەتی 26دا کاتێک کە باسی کچەکەی شوعەیب دەکا پیاوە ساڵیحەکەی مەدیان لەگەڵ موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ کە موسا گەنجێکی ڕاکردووە لە دەسەڵاتی ستەمی فیرعەونی لە میسرەوە بە پێ بە غەریبایەتی بە بێکەسی بە بێپارە بە بێخۆراک ڕۆیشتووە شەوان و ڕۆژانێکی زۆری بە ترسەوە بڕیوە گەیشتووەتە وڵاتی مەدیان ئالەوێدا کاتێک کە موسای بە هەڵوێست دوو کچی بەڕێز و بە حورمەت دەبینێ مەڕووماڵاتەکەیان بەهۆی خەڵکانێکی بەهێزەوە بۆ ئاو نادرێ ئەم دەچێ یارمەتیان دەدا خۆبەخشانە هاوکاریان دەکا و چاویان تێنابڕێ و قسەیان لەگەڵ ناکە دوای تەوابوونی کارەکەی فەرمێ دەگەڕێتەوە
بۆ لای سێبەرەکە ئایا سێبەری شاخێکە بەردێکە تاوێرێکە دارێکە پشوو دەدا و داوا لە خوای پەروەردگار دەکا کەوا ڕزق و ڕۆزیەکەم پێ ببەخشە پەروەردگارە غەریبم بێکەسم بێکارم بێجێگام بێماڵم بێحاڵم بۆ هەر بەخششێکە لەلایەن تۆ بێ خوایە زۆر محتاجم هێشتا لە شوێنی خۆیاتی کاتێک کە دوو کشەکە لە ڕۆژان زووتر دەچنەوە بۆ لای باوکیان کە ئەبوو ناشێخون کەبیرە بە ئاعترافی خۆیان باوکمان پیرێکی بە ساڵا چووە تااقەتی شوانی نەماوە لە ماڵەوە لە جێگادایە ئەو کاتە یەکێ لە کچەکان دەڵێ یا ئەویش دەڵە بڕۆ بە شوێن ئەو کوڕەدا با ئێمەش پاداشتی بدەینەوە گەنجێک کە غەریب بێ ئەوەندە بە هەڵوێست و مەرد بێ ئەوەندە چاوپاک و بە حورمەت بێ بڕۆم بە شوێنە یەکێ لە کچەکان دەچێ و دەڵێ باوکم داوەتی کردووی بۆ ماڵی خۆمان بۆی پاداشتی ئەم مەردایەتی و چاکە و پیاوەتت بداتەوە ئالەو کاتەدا یەکێ لە کچەکان دەڵێ یا ئەبەتی استەئجیره ئین خەیڕە مەن استەئجەرتە القەوی الئەمین ئەم وشەیە ئەوەندە بەهێزە خوای گەورە لە قورئانە قسەی ئەم کچەی تۆمار کردووە قسەی ئافرەتێکی تۆمار کردووە کەواتە قسەی بێ ئافرەتان ئەزمموی ئافرەتان عەقڵی ئافرەتان بێ نرخ تەماشا نەکراوە لەلایەن خوای پەروەردگار و لە دینی ئیسلامدا قسەی ئەم کچە بوو بە یەکێک لە ئاەتەکانی قورئان یا ئەبەتی استەئجیره ئین خەیڕە مەن استەئجەرتە القەوی الئەمین باوکەی جان ئەمە بەکرێ بگرە بیکە بە شوان چونکە باشترین کەسێکە لەبەرەوەی دوو سیفەتی تێدایە یەکەمیان زۆر بەهێزە دووەمیان زۆر ئەمینە چاوی بۆ هەڵنەبڕیم قسەی لەگەڵا نەکردم زۆر بە حەیا و حورمەتە زۆر ئەمانەت پارێزە و زۆریش بەهێزە ئەو بەردەگەورەی لەسەر بیرەکە لادا و زۆر بە ئاسانی ئاوی زۆری هەڵێنجا و مەڕەکانی لە ماوەیەکی کەمە ئاودا کەواتە ئەم ئاەتە سوڕەتی ئەلقەسەس ئاەتی 26 ئەمە قسەی کچێکە قسەی ژنێکە قسەی ئافرەتێکە پێمان دەڵێ هەر کات وڵات کار بەدەستەکانی لە سەر و هەتا خوار و ئەم دوو سیفەتیان تێدا بوو وڵات ئاوەدان دەبێ میلەت دەحەسێتەوە القەوی یعنی چی یعنی سێ سیفەتی تێدا بێ کەفوئەن لەه القەوی معنەوە نیە مەلەستور بێ چونکە جار هەیە تۆ لەسەر کۆمپیوتەرێکای پێویستی بە مەلەستوری و بازووی بەهێز نییە القەوی مەبەستەوەیە کەفوئەن لەه ئەم ئیشە بۆ ئەم مرۆڤە شیاو بێ واتە کەسی شیاو وەکو دەڵێن لە شوێنی شیاوە دانرا بێ قادیڕەن عەلەیه تواناشی بەسەر کارەکەدا هەبێت توانای بەسەریە هەبێ بتوانێت ئەم کارە ئەم پۆستە بەڕێوە بەرێ سێمیان عالیمەن بهی زاناش بێ بەو بوارە واتە ئیشەکە بۆ ئەم کەسە شیاو بێ توانای هەبێ بە بەڕێوەی بەرێ سێم زاناش بێ بە بواری ئەم ئیشە زانای بوارەکە بێ ئەمە پێی دەوترێت ئەلقەوی الئەمین یعنی مؤتەمەنن عەلا عەمەلی ئەو کارەی پێی دەست پێدرێ پێویستی بە چاودێری کامێرا نەبێ پێویستی بە چاودێری وەزارەتی دارایی و چاودێری دارایی نەبێ خۆی کەسێکی ئەمین بێ کەسێکی بە ویژدان بێ کەسێکی بە ئیمان بێ بە ئەمانەتەوە کارەکان ڕاپەڕێنێ بڕوای بە چاودێری خوا هەبێ وەڵی هەر وەختێک وڵات کەوتە دەستی ئەمە ئەلقەوی ئەلئەمین ئەوە دڵنیابن ئەو وڵاتە بەرەو پێشەوە دەڕوا ئاوەدان دەبێ میلەتەکەی خۆشگوزەران دەبێ بە ژیانێکی سەربەرزانە بە تێر و تەسەلی دەژی القەوی صفة تتعلق بالعقل القەوی صفتێکە پەیوەستە بە عەقڵەوە الأمين صفة تتعلق بالضمير بەڵام الأمين صفتێکە پەیوەستە بە ناخی مرۆڤەوە پەیوەستە بە ویژدان و زەمیرەوە کەواتە ئەگەر کار بەدەست عاقڵ بێ بەڵام بێویژدان بێ عەقڵی چاک پێی دەشکێ زۆر بە عەقڵ بە عیلم دەزانێ ئەم کارە چۆن دەڕوا بەڕێوە بەڵام ویژدانی نییە هیچ ویژدان و زەمیرێکی نییە دڵنیا من ئەو وڵاتە کاول دەبێت ئەگەر کەسێکی بە ویژدان بێ کەسێکی بە زەمیر بێ کەسێکی بە ڕەحم بێ بەڵام عەقڵی لەو بوارەدا کار نەکە عەقڵی بە کارەکە نەشکێ شیاوی ئەو پۆستە نەبێ بڕواتان هەبێ ئەویش وڵات وێران دەکا بۆی ئیمامی عومەر چەند جوار دەیفەرموو اللهم إني أشكو إليك عز الثقة وجلد الفاجر یا ربی خوایە پەنات پێ دەگرم شەکوا دەکەم
بمپارێزی لەوەی کاربەدەستەکانم یەکێک بن لەوانەی عەجزە الثقەتی ئەوەی کەوا جێی متمانەیە، ئەوەی بە ویژدانە، ئەوەی کە بە توانایە لاوازە. یعنی ویژداندارەکە، ئەمئینەکە، پاکەکە لاوازە، پێی بەڕێوە ناچێ. وەجەلەد الفاجری، بەڵام ئەوەی خائینە، ئەوەی ناپاکە، ئەوەی گەندەڵە، ئەوەی دزە زۆر چالاکە، زۆر لەبلەبانە، زۆر خۆی دەباتە پێشەوە، زۆر خۆی دەگەێنێتە پۆست و پلەکان. فەرمی خوا لەوە بمپارێزە، پەنات پێدەگرم، ئەمە ماڵوێرانکەرە. ئەوەی جێی متمانەیە، ئەوەی کەوا جێگەی سیقەیە، ئەوەی ویژدانی هەیە، نەتوانێت کار بگرێتە بەردەست، عەقڵێکی وای نەبێ بەڕێوەی بەرێ. بەڵام ئەو کەسەی کەوا خائینە و فاجیرە و خراپەکارە زۆر بەنەشاد بێ، زۆر بە عەقڵ و ژیری بێ، بەڵام هەرچی ویژدان و زەمیر بێنێتی خۆیان بمپارێزە لەوەی کەوا کار بەدەستانم لەم جۆرە کەسانە بن، چونکە وڵاتەکە وێران دەبێ. کەواتە بەم بەڵگە قورئانی سوورەتی ئەلقەساس قورئان پێیوتین عەقڵ بە گەورەی و بچووکی نییە، بەوە نییە کەسێک تەمەنی زۆرە یان تەمەنی کەمە، بەوە نییە کەسێک ئافرەتە کچێکە یان پیاوێکە یان کوڕێکە. قورئان ستایشی ڕۆڵی ئەم کچەی کرد و ئەم ئەلقەوی و ئەلئەمینەی کرد بە بناغەیەک بۆ هەڵبژاردننی کاربەدەستی سەرکەوتوو بۆ خۆی و بۆ گەلەکەی لە وڵاتدا. هەروەها لە قورئاندا لە سوورەتی ئەننەمل ئاەتی 34دا لە باسی مەلەکەی سەبەدا باسی بنەمای حکومڕانی سەقەت دەکا. کاتێکەوە سولەیمان نامەی بۆ ناردن، ئەویش بە مەلەکەی خۆی بە پەرلەمانەکەی خۆی ود نامەیەکی زۆر بەڕێز و جوان و بە حورمەتم بۆ هاتووە لەلایەن کەسێکەوە کە دەڵێ پێغەمبەری خوام ناوی سولەیمانە. ئایا ئێوە دەڵێن چی؟ هەمویان وتیان دیفاع لە وڵاتی خۆمان دەکەین، با بێمنەت بێ، با بێ شەڕی لەگەڵا دەکەین، بەرەو ڕووی دەبینەوە. بەڵام ئەم ژنە، ئەم مەلەکەی سەبە کە دەڵێن ناوی بەڵقیس بۆەوە مەشهورە لە هەندێک کتێبە، یەک دێڕیوت قورئان تۆماری کردووە، بەڵگەی بەهێزی عەقڵی ئەو ئافرەتەیە. وتی ئین الملوکە ئیذا دەخەلوا قەریەةً ئەفسەدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون. وتی الملوک، کەسانی پاشا، کەسانێک کە تەنها مەسلحەتی خۆیان دەوێ، ئەگەر بچنە هەر شارێک و مەملەکەتێکەوە یەکەمیان ئەفسەدوها، ئەو وڵاتە کاول دەکەن، وڵاتەکە دایمە هەمیشە قەرزارە، چونکە زیادەڕەوی دەکات لە بەکارهێنانی پارە بۆ بەرژەوەندەکانی خۆیدا. دووەمیان وجعلوا أعزة أهلها أذلة، خەڵکی ئازادی خواز و حەقبێژ و دڵسۆز لە ناو دەبا، زەلیلیان دەکا، سجنیان دەکا. وتی ئەو ئەگەر ئەوە پاشایەک بێ و دەست بەسەر ئەم وڵاتی ئێمەدا بگرێ، ئابووریمان هەڵدەتەچێنێ، خەڵکە بەڕێز و دەستپاک و زانا و عاقڵمەندەکەمان هەمووی زەلیل و سەرشۆڕ دەکا، ئەو کاتە وڵاتەکەمان کاول دەبێ. بۆیە وتی من ڕەئیم وایە کەوا جارێ بڕیاری شەڕ و ئاشتی نەدەین، تاقی دەکەینەوە، دیاری بۆ دەنێرین. ئەگەر سولەیمان کە ئەم نامەیە بۆ ناردوین بێت و پیاوێکی پاشا بێ و پێغەمبەر نەبێ، بە دیاریەکان زۆر دڵخۆشە، ئەو کاتە لێمان دەکشێتەوە، یان هەندێک پارەی ترمان لێ داوا دەکا، وڵاتەکەمان تووشی شەڕ نابێ. خۆ ئەگەر دیاریەکانی وەرنەگرت وەگە بە پارە ڕازی نەبوو، ئەوە نیشانەوە پێغەمبەری خوایە. پێغەمبەرانی خوا شەڕیان لەگەڵا ناکرێ، بۆچی خۆمان بە هیلاک بەرین، بۆ گفتوگۆی لەگەڵا نەکەین، بۆ نەگەینە ڕاستی و حەقیقەت. سەیری ژیری ئەم ئافرەتەکە مەلەکەی سەبەئی پاراز لە شەڕ لە ڕێگەی گفتوگۆوە، هەم خۆی موسڵمان بوو، هەم خۆی ڕزگار کرد، هەم گەلەکەی موسڵمان بوو، هەم وڵاتەکەی لە کاولکاری و جەنگ ڕزگار کرد. و پاشانیش هێندە عاقڵ و ژیر بوو، وتی وەئەسلەمت مع سولەیمانە لرب العالمین، من هاوشانی سولەیمان تەسلیمی فەرمانی پەروەردگار بووم. یعنی ئافرەتێکی هێندە عاقڵ بوو، نەیگوت من تەسلیمی سولەیمان بووم، من لەژێر فەرمانڕەوای ئەودام. وتی ئەسلەمت مع سولەیمانە، من لەگەڵ سولەیماندا، خۆی کردە هاوشانی سولەیمان پێغەمبەر و پاشا سەلامی خوا لە سولەیمان بێ. وتی من وەکو ئەو، عەقڵم وەکو ئەوە، بیر و باوەڕم وەکو ئەوە، لەگەڵ ئەوە تەسلیمی فەرمانی پەروەردگار بووم، تەسلیمی ڕەبی عالەمین بووم. بەعەقڵی ژیری ئەم ژنە مەلەکەی سەبە حەزارەت و شارەستانیەتیان تێک نەچوو، دڵۆ پێ خوێن لە وڵاتە نەڕژە، وڵاتەکە کاول نەبوو،
و باسی ئەوەشی کرد ملوک هەر وڵاتێک مەلیکایەتی چوە ناویەوە ملوک واتە دەسەڵاتدارێک کە تەنها خۆی و کورسیەکەی دەبینێ وڵاتی بەڕێوە برد دووشت دەکە ئەفسەدوها ئەو وڵاتە لە ڕووی ئابوووریەوە دەتەپێ دایمە خەڵکێکی قەرزار دایمە بودجەی وڵات کەم دایمە خەڵک بێکار خەڵکێک پڕ و تێر خەڵکێکیش قڕ و برسی چینی ناوە نامێنێتەوە وجعلوا أعزة أهلها أذلة ملوک دەسەڵاتدارێک کە شایانی دەسەڵات نییە خۆی سەپاند بەسەر شوێنێکە هەموو خەڵکی ئازادی خواز و بەڕێز و بە حرمەت و دڵسۆز بە گەل و نیشتیمان زمانیاندا دەخرێ زەلیلیان دەکا لە سژنەکانە توندیان دەکا بۆیە وتی باشترین حەل ئەوەیە ڕێگەی گفتوگۆ بگرینە بەر لەگەڵ سولەیمان و پاشان خۆی وڵات و نیشتیمان و گەلەکەی لە شەڕ پاراست بەڵام لەولاوە عەقڵی فیرعەونیمان هەیە فیرعەون کە خۆی پیاوێک بوو خۆژن نەبوو ئایا عەقڵی پیاو بەهێزترە لە عەقڵی ژن نەخێر ئەوەتە مەلەکەی سەبە وڵاتەکەی ئاوەدان کرد بەڵام فیرعەون هەر چەند پیاوێک بوو دەیگوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیلە الرەشاد ئەو خەڵکە کە بە ملیۆنان خەڵکی وڵاتی میسری ئەو کاتەیە و لەژێر دەسەڵاتی مندایە نابێت چاویان شتێک ببینێ کە من نایبینم یعنی چاوی خۆتان داخن ئێوە چاوبن و خێنن ئێوەکو نابیناوا بن من دەبینم لە جیاتی ئێوە هەروەها ڕێگە هەر ئەو ڕێگا ڕاستەیە کە من نیشانی ئێوەم داوە غەیری ئەوە هەمووی بەتاڵە کەواتە وەکو زانایان فەرمویانە إن الله يدوم الدولة العادلة وإن كانت كافرة ولا يدوم الدولة الظالمة وإن كانت مسلمة بناغا دات پەروەریە بناغە دات پەروەریە بۆ بەڕێوەبردنی وڵات خوای پەروەردگار دەوڵەتێک پایدار دەکات ئەگەر دادپەروەر بێ با کافریش بێ هەروەها دەوڵەتێک لە ناو دەبات با مسڵمانیش بێ کاتێک کە ستەم و ناڕەوایی تێدا بێ بۆیە فیرعەون کە هەم کافر بوو هەم زاڵم بوو عەقڵی خۆی پێ هەموو شتێک بوو نەدەگەڕایەوە بۆ خەڵکی نەدەگەڕایەوە بۆ ڕاو بۆچوونی زانایان لە وڵاتدا دەیگوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا دەبێت ئێوە ئەو شتە ببینن کە من دەیبینم چاوی ئێوە هەمووی کوێرە عەقڵی ئێوە هەمووی سفرە ئێوە هیچ نین وجعلوا أعزة أهلها أذلة خەڵکەکانی هەمووی زەلیل کردبوو هەموو کەسانێک کە بیزانیە تۆزە قسەیەکیان هەیە زمانی دەبڕین تەنها عەقڵی خۆی بەکاردێنا سەرنجام هەم خۆی لە ناوچوو هەم میلەتەکەی لە ناوبەرد هەم حەزارەتی میسری لە ناوبەرد هەمویان لە دەریای نیلا خنکان بوونە عیبرەت بوونە پند بۆ خەڵکی تر لە دوای ئەوەشەوە هەتا ڕۆژی قیامەت بناغەی بەڕێوەبردنی وڵات عەقڵە ژیریە دادپەروەریە ئەگەر وڵاتێک دادپەروەر بوو ئەو وڵاتە با کافریش بێ خوای گەورە لە دنیادا دەیهێڵێتەوە با وڵاتێک خۆی بە مسڵمانیش بزانێ بەڵام کوفر و شیرکی تێدا بوو لەگەڵیشیا ستەمی تێدا بوو ستەمی فەرمانڕەوا و دەسەڵاتداران بۆ گەل و میلەتی مەزلوم ئەو وڵاتە بەرەو وێرانی دەڕوە ئەو شەعبە بەرەو لە ناوچوون دەڕوە کەواتە بابەتەکەمان لە قورئانی پڕبەرەکەت و بەخششا پێیوتین کەوا عەقڵ و ژیری جیاوازی نییە لە نێوان پیا و ژندا دەکرێ عەقڵی پیاوێک وەکو فیرعەون وڵاتێک لە ناوبەرێ ئەکرێ عەقڵی ژنێکی فەرمانڕەوا وەکو مەلەکەی سەبە وڵاتێک ئاوەدان بکە و میلەتێک هەتا قیامەت بەختەوە بکە عەقڵ و ژیریمان با بەکاربێنین هەر وشەیەکت بیست سوودێکی لێ ببینە لە کۆتایی ئەم پرۆگرامەشدا پرۆگرامی کلیل پێمان دەڵێ جار هەیە یەک وشە کلیلێکە دەرگایەکی ڕەحمەتت لەسەر دەکاتەوە کتێبێک بخوێنەوە جار هەیە لەو کتێبەدا چەند وشەیەک فێر دەبی لەوە ئەچێ یەک دێڕی یەک وشەی ببێتە کلیلێک بۆکردنەوەی دەرگاداخراوەکانی ژیانت لە داهاتوودا ئەڵێن وەکو لەتیفەیەک و قسەیەکی خۆش دەجێڕنەوە ئەڵێن کابرایەک دەچوو بەشداری کۆڕی دەرسێکی دەکرد لای مامۆستایانێکی ئاینی کە دەرسیان هەبوو هەفتانەدا دەنیشت تەنها فێری یەک وشە بوو ئەویش ئەوە بوو یەکێک لە حوکمە شەرعیەکان باسی ئەوەی دەکرد کەوا لە شتێک هەیە واتە لە ناو مرۆڤەکاندا نە نێری تەواوە نەمێینەی تەواوە پێی دەوترێ خونفا پێی دەوترێ نێرەمووک ئەم بابەتەی هەڵگر ئەم قسەیە لەوێ فێر بوو ئەم پیاوە ڕاوچی ماسی بوو ڕۆژێک ڕۆیشت ماسیەکی ڕاو کرد
ماسیەکە زۆر سەرنجڕاکێش بوو، زۆر تایبەت و ناوازە بوو، بۆیە نەویست ماسیەکە بخنکێنەوەتە کە لە ئەو دەرت هێنا ماوەیەک لە ئەوانە بوو ماسیەکە دەخنکێ بەبێ ئۆکسجین. خێرا تەشتێک گەورە ئاوی هێنا ماسیەکەی خستە ئاوەکەەوە ماسیەکە دەستی کردەوە بە جوڵە و نەمرد. ئەم پیاوە چۆ ماڵەوە هاوسەرەکەشی ئافرەتێکی عاقڵ و ژیر بوو، وتی وەڵی پیاوەکە ئەمەگە بۆ خۆمان بیخۆین ژەمێک خواردنەوە تەواو دەبێت، ئەگەر بێت و بیفرۆشین پارەکەشی دەخورێ و تەواو دەبێت. بەڵام بە قسەم کە ئەم ماسیە زۆر ناوازە و تایبەتە، پاشاکانیش حەزیان لە شتی ناوازە و تایبەتە کە خەڵکی تر نەیبێ. ئەوانەی پاشا و دەسەڵاتدارن حەز دەکەن شتێکی تایبەتیان هەبێ کە پاشایەکی ترمیوانی بوو دەسەڵاتدارێکی ترمیوانی بوو بڵێ من ئەمەم هەیە کە تۆ نیتە. ئەم ماسیە ژێکێکە لە شتە دەگمەنەکان کە چەند ساڵە تۆ ماسیگری و ئێمە لەسەر دەریا و ڕووباری شتی وامان نەبینیوە. ئەمە خوارزقێکە نردوێتی بابیوین بۆ جەنابی پاشا، کابرا بە خۆشحاڵیەوە بۆ چوونی ژنە عاقڵەکەی پەسند کرد. ماسیەکەی لە ناو تەشتە ئاوەکەدا بەڕێز و حرمەتەوە بر بۆ لای پاشا. پاشا زۆر پێی ناوازە بوو، زۆر پێی سەرسوڵمان بوو، وتی حەوزێکی شوشەی بۆ دروست بکەن، ئۆکسجینی تایبەتی بۆ دابین کردمە پێ ئەو زەمەنە ئاوەکەی واتە ڕۆژانە بگۆڕن بۆی ئەم ماسیەمان لە دەست نەچێ لە دیوەخانی پاشادا لە کۆشکی پاشادا دابدرێ. کابرا دەستی کرد بە گیشفانێک کیسەیە زێڕی پێبوو. کیسەیە زێر دەتوانانی بڵی دەفتەرێ دۆلاری ئەم سەردەمە 100 گەڵای پێبوو، 100 وەرەقەی پێبوو، دەفتەرێ دۆلاری دایە. ژنی پاشا شاژن پێی ناخۆش بوو، وتی وەڵی ئاوا بڕوە تۆست دەمانهێنێ سەرساجی عەلی، پارەیەک بە بەلاش سرف دەکەی. ڕاستە ئەم ماسیە ناوازەیە، بەڵام 100 دۆلاری دێنە، نەک دەفتەرێ دۆلار، نەک چیسەیە زێر، یەک زێڕت بدا یەک لیرە بدا باز بوو. بۆیە بانگی کەەوە بەهانەیەکی پێ بگرە، وتی ئاخرافرە تازە پارەکەم داوەتی عی بە پەشیمان بمەوە. کابرا هێشتا لە کۆشک دوور نەکەوتەوە. ژنەکە وتی شاژن واتە خێزانی پاشا وتی لێی بپرسە بڵێ ئەم ماسیە نێرەیان مێ، ئەگە وتی نێرە بڵێ مێیەکەمان بۆ بێنە بۆی زاوزیان پێ بکەین، ئەگە وتی نێرە مێیە بڵێ نێرەکەیمان بۆ بێنە. کە هاتەوانێ وتی بانگیان کردەوە، وتی کاکە یەخوا دەستت خۆش بێ ماسیەکە زۆر نایە بوو، بەس ئەم ماسیە نێرەیان مێیە. کابرا قسەی مەجلیسەکەی بەبیر کەوتەوە، وتی بۆ خوایە بڵێم نێرە هەر نازانم ئەمە نێرە مێیە یان پاشا لەوە چێ نێتێکی هەبێ. وتی قوربان ئەم ماسیە نە نێرە و نەمێیە، ئەمە خونسایە، ئەمە نێرە موکە. پاشا ئەم قسەی زۆر بەلاوە سیر بوو، یعنی چاوەڕێ ئەو وڵامەی نەدەکرد. وڵاکی سێ زێڕی تریدایە، یعنی دەفتەرە دۆلاری تریدایە، شیسە زێڕەکان وەتەوەکو لیرەی زێڕی ئەو سەردەمەوە بووە. کابرا لە ڕێگادا لە خۆشیێنە دەمی چیسەکەی کردەوە سەیری ئەو هەموو زێڕە سوودەکە، لیرەیەک پەڕی کەوتە ناو قڵشی بەردێکەوە، قڵشی زەویەکەوە. خێرا خەنجەرەکەی دەرێنا بە دارێک بە چیلکەیەک هەوڵیدا هەتا سکەکەی دەرێنایەوە، تا لیرەکەی دەرێنایەوە. ژنی پاشاوتی ئێستا فرسەتە لێی بستێنەوە، تۆ لە جاتی دەفتەرە دۆلار 2 دەفتەر دڕۆی، لە جاتی شیسەیە زێر 2 شیسە زێڕ دڕۆی. بڵێ هەی ڕەزیل ئەو هەموو پارەت پێ بوو، وەڵی مستحەقنی بێنە شیسەیەکمان بدەوە. وتی وەڵا ڕاست دەکەی، بەڵام تازە قسەکەیم هێم بەلاوە گرنگ بوو، پارەکەم پێبەخشی عیبی شەپەشیمان بمەوە. بانگی کرد وتی وەڵی تۆ کابرایەکی ڕەزیلی، لە جاتی چیسەیە زێر 2 چیسە زێڕم دایتێ، کەچی یەک لیرەیەکت لێپەڕێنا ئەو درزەوە سەیری چۆن ئەوداڵی بە شوێنی داوهێناتەوە. دەلێی گەڕایە با کەسێشکە لێی سوودمەند بوویایە، دوای ساڵێک 2 ساڵ 10 ساڵی تر وەکو شوێنەوارێک فەقیرێک دەری بێنایەوە. وتی قوربان ئەوە هەردوو شیسەکە پێشکەش بە جەنابی پاشا بێ، من مەبەستم پارە نەبوو، ئەم پارەیە لە دیوێکی نووسراوە ناوی ئەڵڵای لەسەرە، ناوی خوای لەسەرە، لە دیوەکەی تریان ڕووەکەی تری ڕسمی پاشای لەسەرە. چۆن ڕێگە بە خۆم دەدەم ناوی پیرۆزی ئەڵڵا لەگەڵ ڕسمی بەڕێزی پاشا لە کەلێنی درزێکا بکەوێ و خەڵک پێ بەسەرا بڕوا و شوێنی بە پێ بە قاز بەسەریا بڕوە، بێحورمەتی پێ بکرێ. پاشا ئەوەندە قسەکەی پێ مەنتیقی و جوان بوو، شیسێ زێڕی تریدایە. ئەم جارە کە ڕۆی ژنەکەی وتی بە قوربان بم ئاور نەداتەوە، پاشا دەمت بگرە بڕواتان هەبێت جارێکی تر بگەڕێتەوە پرسیارێکی تر لێ بکەی ئەبێ هەموو پارەکانمانی بدەینێ. چاو لێ لەوێدا عەقڵی ئەم پیاوە لە یەک وشەی دەرسێکەوە کە وشەی خونسا بوو نێرەموک بوو، ئەم بەرەکەتەی بەسەرا ڕژە. وە ژنەکەی زۆر عاقڵ بوو، لە ڕێگەی ژنە عاقڵەکەیەوە تووشی ئەم خێر و بەرەکەتە بوون لە ڕێگەی ماسیەکەوە کە دەکرا بە ژەمێک بیخۆن یان بە پارەیەکی کەم بیفرۆشن و تووشی ئەو بەرەکەتەی پاشانە بن. بۆیە عەقڵ و ژیری دیاری خوای پەروەردگارە
لەخوا پاڕێنەوە بۆمان زیادکە پێمان ببەخشەوە بەهرەیە و بەکاریشی بێنین خۆتان پارێزن لە چاولێکەری شوێرانەی هەر کەسێک کە قسەی بۆ کردی بەڵام نەزانی ئەمە لەسەر چ بنەمایەک ئەم قسانە دەکا بەڵگەی دینی و شەرعی لە ڕوانگەی وەحی لە ڕوانگەی عەقڵ و ئەزمون لە ڕوانگەی زانست و زانیاریەوە نەبوو وەری مەگرە و شوێنی مەکەوە تاڵقەیەکی تر لە پرۆگرامی کلیددا بەخوای پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه